بیسەرانی بەڕێز سلااوتەن لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکتر لە پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕێز و خۆشویست گەشتمەوە لاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری جوانیەکانی ئاینداری لە نێوان دوێن و ئەمڕۆدا لەو چوارچێوەشدا چەند پرسیارێک دەکەین ئایا سنگفراوانی ئەمڕۆ یان سنگفراوانی ئاینی ئەمڕۆ لەکوێی ئەوەی دوێنەدایە ئایا قبولکردنی ئەوانی دی لەکوێی بایەخی ڕێنیشاندەرانی ئایندایە ئەی شێوازی خوێندنەوەی زانستیانی ئاینی چۆنە لە ئەمڕۆدا ئایا ڕێبازەکانی پەروەردەی ئاینی تا چەند کۆکن لەگەڵ خودی ئایندا بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی ئەم ژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان ستیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتێک زانت باش کاتی ئەو باشتر سوپاس مامۆستا مامۆستا دێنە سەر تەورێکی زۆر گرنگ یان مژارێکی زۆر مهم لە ژیانی کۆمەڵگای موسڵماندا ئەوش مەسلەی ینی ئازادی بیڕایە سنگفراوانیە دیارە لە قورئانە زۆر ئەم ئازادی بیڕایە سەدەمی پێغەمبەر خوالیسەر بێ زۆر بەرجەستە کراوە بەڵام کە تا دێتە هاتوتە ئەملاترەوە ئەم ئازادیە بەرتەسک بۆتەوە بۆی ئەوەی مرۆڤەکان خوێندنەوەی جیازیان کردو بۆ دەکەن ئەمە لە ڕابردوودا چۆن بۆ و بۆچی وای لێ هاتووە و چۆن بتوانین وەکو ڕابردوو لێ بکەینەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان یەکێک لە خاڵە زۆر سەرەکیە جیاوازیەکانی ئاینداری لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا زۆرن بریتە لە مەسلەی قوڵبوونەوە و ئاسۆیی بوون یا بەمانایەکی تر ئاین لە شێوازی بڵاوبوونەوەی یاخود فراوانبوونی ئاراستەیەکی جاران شاوڵی ستونی قوڵی وەرگرت بوو ینی خەڵک لە ئاین تێدەگەیشت لە ڕوحی ئاین تێدەگەیشت بۆیە بە شێوازێکی قوڵ لە ئاین ڕۆدەشوو لێ تێدەگەیشت و دەیزانی مەقاسیدی ئاین چییە دەیزانی ئاین مەبەستەکانی چییە لە ژیاندا ڕۆحی ئەو ئاینە چی دەوێت لە مرۆڤەکان ئەوەندە خۆی بە کاکڵ و بە دیوەکانی دەرەوە و بەڕواڵەتەکانی دەرەوەی ئاین مەشغوڵ نەدەکرد و خەریک نەدەکرد سەردەمی ئەمڕۆ شێوازی دەستگرتن بە ئاین زۆر بووە ینی خەڵک هەستی پێ دەکا بەڵام جێگەی دڵخۆشی نییە لە ڕوویەکەوە کە ئاین بە شێوازێکی ئاسۆیی لە بڵاوبوونەوەدایە ئاین بە شێوازێکی ئاسۆیی لە بڵاوبوونەوەدایە نەک بە شێوازێکی قوڵی ستونی بۆیە ئاینداریەکی سەتحی پەیدا بووە ئاینداریەکی ڕووکەشی پەیدا بووە هەموو کەس شانازی بە ئاین دەکا بەڵام ئاینەکە چەند شانازی بەو دەکا ئەوە جێگەی پرسیارە هەموو کەس شانازی بە پێغەمبەر دەکا درودی خوای لەسەر بەڵام ئایا پێغەمبەری ئیسلام شانازی بەم جۆرە موسڵمانانە دەکا بیان بینێ ئەوە جێگەی پرسیارەکەیە کاتە لێرەوە دەبینین مەسەلەی سنگفراوانی ئاینی ئەوەیە کە پیاوانی ئاین ئامادەی ئەوەیان تێدا بێ جۆ لە پرسیارەکانی خەڵک بگرن ئایا ئەو ئامادەیان تەیە جۆ لە پرسیارە زۆر مەترسیدارەکانی خەڵک بگرن ئەمڕۆ بێگومان من دەڵێم نەخێر ئایا ئەو سنگفراوانەی ئەمڕۆ هەیە لەلایەن ئەو کەسانەی کە پێیان دەگوترێ ڕۆشنبیری ئاینی یاخود پێی دەگوترێ بانکخوازی ئاینی ئەوە بە وردەکاری و بە وردی و بە قوڵی جۆ لەو پرسیارە سەرەکیانەی گەنجەکان بگرێ جۆ لەو پرسیارانە بگرێ کە لە ناخی گەنجەکاندا هەیە یا هەر پێیان دەڵێ ئەو پرسیارانە مەکەن و وەختی ئەو جۆرە پرسیارانە نییە کە ئەوەش لە ڕاستیدا مانایەکی نییە لە هەمان کاتیشدا ئایا بانکخواز و پیاوی ئاینی لەم سەردەمەدا ئەو سنگفراوانی و حلم و علمەی زانای پێشووتری هەیە تا بێتە مای ئەوەی خەڵک دینی بە جوانی بێتە بەردەست مانە هەمووی پرسیارن مەبەستم ئەوەی بڵێم کە هەندێک شت دەبێت پێشکەوێت لە ڕووی زانستیەوە لەم سەردەمەکە زانست پێشکەوتووە لە چاوجاران بەس ئاینداری جوانیەکانی ئاینداری لە کۆمەڵگەی کوردەواری جارانی زۆر جوانتر بووە لە ئێستەی لە هەندێک ڕۆ یەکێک لەو ڕوانە ئەم مەسەلەی سنگفراوانی ئاینیە یعنی بە مانایەکی تر ئاین فێری ئەوەی کردوین ئێمە زمانمان پاک بێ ئاین فێری ئەوەی کردوین کە مسلمان ئەو کەسەیە خەڵک لە دەست و زمانی ئەمین بێ بەڵام تۆ ئەمڕۆ لە دەست و زمانی مسلمان ئەمین نی وانە کەواتە ئەمە ئەوە دەسەلمێنێ کە ئەوە پێناسە سەرێکیەکەی مسلمانە لە سەرەتاوە جا ئەبینی پیاوانی ئاین و کەسانێکە ئەڵێن ئاین بۆ ئێمە بەجێبێڵ ئاین هی ئێمەیە و ئێمە قسەی لەکەین و تو حەقن نەبێ باشە ئەو بەجێم هێشت بۆ تۆ تەحملی ئەم هەموو پرسیار و تەحملی ئەم هەموو گومانانەی خەڵک دەکەی ڕۆژانە بێن پرسیارت لێ بکەن ئەگەر هەمووی دەنێرین بۆ تۆ لە ئەنجامدا مەبەستم ئەوەی بڵێم جاران کەسانێکە لە خەمی بڵاوکردنەوەی ئایندا بوون یا بە مانایەکی تر لە خەمی پیشاندانی ڕۆژوانەکانی ئاین بوون ئەو کەسانە حلمیان هەبوو تەحملیان هەبوو
سنگیان فراوان بوو گویان لە خەڵک دەگرت خەڵک جوێنی دەدا پێیان ئەوان بە پەروەردەیەکی ئیمانی فێریان دەکرد کە وەڵامی جوێندان نییە بەڵکو بریتە لە پەروەردەکردن و بریتە لە ڕاستکردنەوەی بەکردەوەیەکی جوان کەچی ئەمڕۆ بەداخەوە لەسەر مینبەری پێغەمبەر درودی خوای لەسەر وتاربێن جوێنەدا هەربووی ببینە یعنی وتاربێن جوێنەدا بە دایک و باوک و کەس و کاری خەڵکەکە و کە وا ئەزانێ ئەو شوێنە بۆ جوێندان کراوە هەندێک وشە بەکارێنی مامۆستا نازانێ بە هەمان کاتیشا جگە لە بەکارهێنانی ئەو شانە یعنی منبەری پێغەمبەر درودی خوای لەسەر شوێنی جوێندان نییە بە خەڵک لە کاتێکدا پێویستی بەوە هەیە ینی وەکو گوتم من نمونەیەکت بۆ بێنمەوە بە نمونەیەکت بۆ بێنمەوە بەراوردی کە لەگەڵ ئەم سەردەمەیە کە نمونونەکە زۆر دووریش ناچم بۆ سەردەمی سەحابە و تابعین ئەچم بۆ کۆمەڵگەی کوردەواری زانای کوردی خواناسی ڕۆژهەڵاتی کوردستان کاک ئەحمەدی موفتیزادە یەکێ لەو کەسانەی کە دەڵێ لە سەردەستی ئەو من گەڕامەوە و وازم لە جوێندان و چۆن ئەڵێ قسەوتن بە خەڵک هێنا بەهۆی کاک ئەحمەدی موفتیزادەوە بووە دەڵێ سەردەمانێک وایەن لێ تێگەیاندم کە ئەو پیاوە ئیمانداریەکەی بە جۆرێک کە دش بەنە تەوایەتی بێ لەو سەردەمە دەڵێ تەلەفۆن هەر نۆرمال بووە ئەلە تەلەفۆنم هەڵەگرت 2 مانگ و نیو 2 مانگ و نیو ئەتیشانە کات 75 ڕۆژ 2 مانگ و نیو هەموو ڕۆژێک چارەگە جوێنم پێداوە بە کاک ئەحمەدی موفتیزادە تەلەفۆن بەڵام جوێنەکانتان پێ ناڵێم لەبەر ئەوەی ڕووی ئاوەدانی و نووسینی نییە چیم پێگوتووە بەڵام ئەگوت هەموو جار ئەو دەیگوت کاکە گیان تەواو بووی جوێنەکانت تەواو ئەمود ئەرە وەڵی تر نازام یعنی کەلیمات و وشەی خراپتر نادۆزمەوە ئەگە بم دۆزی بای هەنە تریشم پێتە گوت ئەو شەی گوت کاکە گیان تۆ ڕاست دەکەی بەو مانە سۆفیا بەو مانە عارفانە کە چۆن مەحوی ئەڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەر خۆ پیاوێکی گەورە بووە بەڵام ئەوە ئیمانە ئەڵێ لە ناکەسکاریە ئەڵێ کاک ئەحمەد ئەیگوت پێم کاکە گیان تۆ هێشتا منت نەناسیەوە من زۆر لەوە خراپترم کە تۆ باسمەکەی ئەگە بزانی من چێم ئەزانی کە من زۆر خراپترم لەوە ئەمە توش ئەمە جارێ 2 سێمە 2 مانگ و نیو هەموو ڕۆژە چارێکی جوێنی پێدەم هەروان پێڵێ هەر لە کاکە تەوا بووی بەخوا ڕاستەکەی بەخوا من زۆر خراپترم لەوەی کە تۆ ئەم ناسی هەڵە دەیتون بەسەمە تاکەی با بچم سەردانێکی بکەم بزانم ئەم پیاوە بۆ ئاوا ئەڵێ ئەڵە چوون لە دوکانێکی نزیک چەپکێکی گوڵم کڕی و لە دەرگامدا و چوومە ماڵێ و دانیشتم و لە خزمەتی و ئەوانە شەرم مەکرد سەرت بەرزکەمەوە سرم بەرز کردەوە دیار بوو ئەو منی ناسی بووە گوتی پێم گوت ئەم ناسی وتی ئەویش بە دەوروبەرەکەی گوتی برادەرینە ئەو برادرە ئەڵێ ئەم ناسی من چۆن ئەم کوڕە ناناسم ئەم کوڕە برادری دێرینی منە ئەوە نزیکەی 3 مانگە هەموو ڕۆژێ بە تەلەفۆن بە یەکەوە قسە ئەەکەین چۆن نایناسم وتی نەیشکانمەوە ئاو هەیگوت بەم شێوازە ویستم دەستی ماچکەم نەیهێش دەستی ماچکەم وتی ئەو گوڵەت دەچۆ هێناوە ئەوتی ئەوە لە دوکانی تەنیشتان کڕیمەوە هێناومە وتی ئەو گوڵە بەرەوە بۆ گوڵفرۆشەکە پارەکەیم بۆ بێن وتی بردمەوە کابرای گوڵفرۆش وتی ئەوە تۆ لای کاک ئەحمەد دێتەوە کاک ئەحمەدی موفتیزادە وتم ئاوتم چۆن نەزانی وتی ئەوە 250مین چەپکە گوڵە بۆم دێتەوە هەر کەس چەپکە گوڵی بۆ کڕێو ئەیوە ئەیهێنەوە بۆم ئەڵێن پارەکەمام دێرەوە وتی تخوا پێم بڵێ ئەو پارەیە چی دەکا بەو شەرتە لێ دووەرەگرمەوە وتم باشە پێتەڵێ وتی هاتمەوە وتم مامۆستا ئەوە پارەی گوڵەکان وتی ماڵێک هەیە بە ناوی فلانی کوڕی فلان هەتیویان هەیە بێدایک و باوکن بۆ ئەوەی بەرە وتی بردم کە هاتمەوە چوون بەلای گوڵفرۆشەکە وتم وەڵی ئاوا بۆ حکایەتەکە وتی دەوەڵای منش لەگەڵ تا دێم هەردووکمان لەسەر دەستی ئەو تۆبەیەکی نەسوحمان کرد وتمان جارێکی تر ئێمە قسە بە ئینسا ئەمە زانای گەورەی ئاینی ڕۆژهەڵاتی کوردستانە خەڵک جوێنی پێدا ئەم تەحملەکە ئێستا خەڵک تەحملەکە هەندێک بە ناوزانای ئاینی جوان بە خەڵکەدا ئەمە جوانی ئاینداری لە چۆ جاران جوانتر نەبوو لە ئێستا بەداخەوە مامۆستا دێنە سەر تەوەرێکی تر کە پەیوەندی بە قوڵکردنی ئەوانی ترەوەیە لە ڕێپیشاندەری ئاینیە بێگومان قوڵکردنی ئەوانی تر لە ئاینی ئیسلامە باس کراوە بە دەخی شاتووەکەوە دەبێت ئەوها بێ مەسەرەن ئاەت هەیە لەسەرەوەی کەوە تۆ ئەنی بەریئ مما تعملون لە کارەکانتان من بەریم نەک لە خۆتان بەداخەوە ئێستا خەڵک خەڵکی ڕۆژسپی بەسەر کەسەکە دێنێت ئەمە چۆن ئێمە بتوانین قوڵی کەینەوە لە ئەمڕۆدا بەڵێ بڕوانەکە ئەڵێن ینی ئاینداری و قبولکردنی ئەوانی دی کۆمەڵگەی کوردستانی شانازی بەوەکە کە هەموو خاوەن ئاینەکانی دیکەی قبول کردووە بەس ئەوە ئێمە ڕەنجی ڕابردووە ئەی خوین ها ینی زانای گەورەی کورد و کوردستانی پێشینان و پێشوو ئەو ڕێبازیان کێشاوە بەم شێوازە بۆ ئەگەر دنیا بەدەستی هەندێک بانخواز و
دنیا دەسەڵاتی بەدەستی هەندێک بانخواز و هەندێک کەسایەتی ئاینی ئەم سەردەمە بێ نەک هەر مەسیحی و جوولەکە و زەردەشتی و یەزیدی لە کوردستان ناهێڵە ئێمەمانەنج ناهێڵێ ئەوە ئازایەتی دەسەڵاتی سیاسی کوردستان بووەکە ڕێبازێکی وای داناوە کە هەموو ئاینەکانی تر قبول بکە ئەوە زانایانی ئاینی کوردی پێشینان بووە کە ئەم ڕێبازیان کێشەوە بۆ ئەوەی ئاینەکانی دی قبول بکرێ بەداخەوە ئێستاکە بە هاوردەکردنی هەندێک بیر و بۆچوون کەوتونەتە وێزەی خاوەن ئاینەکانی تر وەک بڵێ مسلمان ئەوەندە جوان بێ و ئیشوکاری ڕێک و پێک بێ و دنیای مسلمان ئەوەندە پێشکەوتوو بێ هیچ عیب و کەم و کورتیەکی نەبێ ئەکەونە سەر ئاینەکانی تر لەبەرەوە قبولکردن من چەند جار نمونەم هێناوەتەوە بەم بابەتانە یعنی تۆ بزانە گەنجێکی ئێستای ئێمە ڕەنگە نەزانێ مەلافەندی چیە مەلا ئەفەندی کەسایەتی ئاینی ناوداری ئەم شاری هەولێرەوە هەموو کوردستان لە 1963 لەدایک بوو لە 1942 وفاتی کردووە یعنی وەختێک کە ئینقلابە بێ بەسەر پاشایەتیە لە ساڵەکانی چل ئینقلابێکە بێ یعنی پاشا و هەموو خانەوادەی پاشایەتی ماڵ و مناڵ و ژن و کچیان هەمووی ئێنێرن بۆ ئەو هەولێرە بۆ باداوە بۆ ماڵی مەلافەندی ئەمە ئەو پەڕی متمانە بوونە ئەو مەلافەندیەکە جەمال مەرقسی مەسیحی ئەڵەیە ئێمە باپیرانمان پێیان گوتوین لە دوعاکانی کڵێسا و کەنیسەی ڕۆژانی یەکشەمە دوعا بۆ مەلافەندی هەولێر بکە چونکە دەوڵەتی عوسمانی لە ئاخری حکمیا ویستی ئەوەی چی بە یەزیدیەکان کرد بە هەمان شێوە گوندی عینکاوە تەخت بکات و هەموو ژن و ماڵ و مناڵیان سەر بڕێ و لە ناویان بەرێ ئەڵێ مەلافەندی نەیهێشت لەبەرەوە باپیرانمان پێیان گوتین ڕۆژانی یەکشەم لە بیرتان نەچێت دوعا بکەن لە دوعاکانی یەکشەمانتانە دوعا بۆ مەلافەندی مسلمانی هەولێر بکەن زانای هەولێر بکەن زانای کوردستان بکەن کە نەیهێشت و ئەمانە هەمووی ئەو بابەتانن ئەوە کاک ئەحمەدی شێخە لە سلێمانی و هەتا مەهابات و مزگەوتی سوورە ڕوا بەدەمی جوولەکەیەک جوویەکی کوردێکی جووی مەهاباتەوە کە شکاتی کردووە لە لای ئەو لە موریدەکانی ئەو کە دەستدرێژیان کردوتە سەر ماڵ و دیوار و چۆن ئەڵێ خانوەکەی ئەوە سەی ئەحمەدی خانەقای کەرکووکە لە 47 ئەچێ هەموو جووەکانی قەڵای کەرکووکە هێنێ لە خانەقای خۆی بە خێویانەکە لەبەرەوەی دەوڵەتی عێراقی ڕەگەزنامەی لێ سندونەتەوە موچە و هەموو پارە و خواردن و خواردنەوەیەکی لێ بڕیون ئەوە شێخانی بارزانە بە شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد کە لە خزمەتی ئەو مەسیحیانە و لە خزمەتی ئەرمەنەکانە بن لەو ساڵانی کە ئەرمەنەکان قڕەکرێ هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێن نمونەی ترمان زۆر زۆرە کە ئەم نمونانە پێمان ئەڵێن ئێمە لە ڕابردوودا زانایان و شێخانی تەریقەتی ڕاستەقینەی ئێمە ڕێبازێکیان بە ئێمەدا کە ئێمە ئاینمان و ئیسلاممان بۆیە جوانە چونکە باوەش و ئامێزی گەرمی بۆ ئاین و خاوەن ئاینەکانی دیکە گرتوتەوە میهرەبانی بۆ هەمیان تۆ ئەزانی کام وڵاتی ئیسلامی ناشرینە ئەو وڵاتە ئیسلامیە ناشرینە کە جگە لە ئیسلام نایڵێ هیچ دینێکی تری تیابێ چونکە ئەیسەلمێنە کە ئیسلام بڕوای بە لا ئیکراهە فی الدین نییە و ئەیسەلمێنە بەخراپەوە ئەو وڵاتە ئیسلامیە ناشرینە کە بە یەک مەزهب ئەڕوا بەڕێ و ڕێگە نادا مەزهبێکی دیکە هەبێ هەر لەناو چوارچەوەی ئیسلامی چوارچەوەی ئیسلامیشدا کەواتە جوانی ئیسلامی کوردستانی جوانی تێگەشتنی کوردانە لە ئاین ئەمە یەکە خەڵک شایدیمان بۆدا کە ئیسلامی کوردستانی جوانە ئیسلامی کوردی جوانە تێگەیشتنی کوردانە لە ئاین جوانە چونکە باوەشی گرتوتەوە بۆ پەیڕەوکارانی هەموو ئاینەکانی دیکە بەداخەوە هێنانی بیر و بۆچوونی هاوردە ئەوێ وەک سەرەتایەک ئەم پێکەوە ژیانەمان لێ تێکدا ئێستا بەڵێ بێگومان مامۆستاکە تێکەڵیش نەبێ چۆن دەتوانیت تو خەڵکی بانکی بۆ ڕێگەی باش تۆگە تێکەڵی لەگەڵی نەبێ ڕاست بڵێ مامۆستا خاڵێکی تر هەیە کە پەیوەستە بە خوێندنەوەی ئاینی یعنی بە شێوازێکی نوێ واتە دوو لە تەقلید و نوێنێتگەرایی ئایا ئەمە چۆنە لە ڕابردوو بێگومان زۆر ینی خوێندنەوە بۆ ئاین کراوە بەڵام زۆری چاولێکەریە کراوە چۆن ئێمە بتوانین شتێکی نوێ پێشکەش بکەین هەر چوارچەوەی ئیسلامە ینی بە شێوەیەکی جوانتر بۆ ئەم چرخە بشێت با بڵێن ئێمە هیچ نازانی بەڵێ با بچینەوە لای ئەو زانا و چۆنەڵێ دانا و پرۆفیسۆر و دکتۆرە مەزنەی کۆمەڵگەی کوردستانی دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بەڵێ گەنجێکیش نەزانێت دکتۆر مستەفا زەڵمی چیە بەس ئەوەندەی پێڵم ئەگە کاروانی ژیانم بخوێنێتەوە بەلای کەمەوە بۆی دەرەکەوە دکتۆر مستەفا زەڵمی چیە دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ لە 1924 بە گەنجەکانمە بۆ ئەوانە نمیکە بچووکە گەنجێک ئێساڵێ چێ ئەم ناوە چیە دکتۆر مستەفا زەڵمی لە 1924 لەدایک بووە و لە 2016 کۆچی دوایی کرد بە 92 ساڵی بەو تەمەنە پڕبەرەکەتەوە با ئەو گەنجانە بزانن دکتۆر مستەفا زەڵمی چیە ماجستێر لە شەریعەت ماجستێر لە فقهی بەراورد ماجستێر لە یاسا
دکتۆرا لە فقی بەراورد دکتۆرا لە یاسا باش نییە زیاتر لە 60 کتێب زیاتر لە 60 ساڵ وانەوتنەوە لە زانکۆ بە شریعەت و بە قانون زیاتر لە 40 باسی زانستی بڵاوکراوە بڵاو نەکراوە پرۆفیسۆر وانە گەیشتن بە پلەی پرۆفیسۆر بەشداریکردن لە یاسادانان لە زۆربەی یاساکانی عێراق و هەرێمی کوردستاندا منهجن بەڵێ ئیشرافکردن و سەرپەرشتیکردنی زیاتر لە 120 ماستەرنامە و دکتۆرانامە دەی کۆمەڵگەی کوردەواری تۆ کەسی وات هەیە مەرجعیەتت بۆ چییە؟ ئەوە مەرجعیەتە ئەوە مەرجعیەتە دکتۆر مستەفا زەڵمی بەچی ئەگا بەمە بەچی ئەگا بەم پلە و مەرتەبەیە لە ڕێ ئەوە بەمە دەگا کە بیر دەکاتەوە ئەمیش قسەیەکی تازەی هەیە بەم هەموو خوێندنەوانەی کە دەیخوێنێتەوە قسەیەکی تازەی هەیە ئەمە لە ڕاستیدا فێرمان دەکا کە ئەگەر دکتۆر مستەفا زەڵمی وەکو مەرجع و وەکو پێشین تەماشا بکەین فێرمان دەکا بۆ ئەوەی ئێمە پێ بگەین و تێبگەین لە ئاین دەبێ احترام و ڕێزی عەقلی خۆمان بگرین بزانین ئێمە شتێکمان پێ بزانین شێوازی خوێندنەوە چۆنە لە کتێبەکەی چاپی دووەم نووسینگەی تەفسیر بە سوپاسەوە بۆی چاپ کردووە بزانم دکتۆر مستەفا زەڵمی چێڵێ بۆی وەکو خۆی بۆ بخوێنەوە ئەڵێ کە دەستم پێکرد لە کۆلێجا و دەستم بە خوێندنەوە کرد و ئەو کاتانەی کە خوێندکاری زانکۆ بووم گوتم ئەگەر لەسەر کتێب بڕۆم خوێندنەکەی کۆلێجم هیچ جیاوازیەکی لەگەڵ خوێندنی حجرە نابێ هەروە کتێبەکە لەبەرکەم و وەکو حجرە لەبەرێکم وەکو خۆی ئەمە هیچ غەڵەتەکەم ئەگەر وا بکەم بە درێژایی ساڵ دەبێت هەر فێری کتێب ببم و دوور بم لە ڕاست و چەوتی ئەم کتێبانە آخر ئەم کتێبانە ڕاست و چەوتی تایە ئەجینا من هەروە بیخوێنمەوە و لەبەریکەم نازانم ڕاست و چەوتێکی چییە بیر و باوەڕم وابێت کە هەرچی نووسراوە هەمووی ڕاستە باوەڕم بەخۆم نەبێت کە منیش بیر و باوەڕێکی تایبەتیم هەبێ لەم بابەتەدا کەواتە ئەمە ئەو قسەیە کە ئەمڕۆ زانایانی ئەم سەردەمەی بواری چۆن ئەڵێن نووسین و خوێندنەوە ئەڵێن ئەگەر بە هەر یەک لە ئێمە ئەڵێن ئەگەر بڕوات بە هەرچی ئەوە هەیە کە دەیخوێنیتەوە ڕاستە بۆستە لە خوێندنەوە هەڵە تووشی هەڵابی بە هەزار کەس ئەکەواتە ئەمە شێوازی خوێندنەوەی دکتۆر مستەفا زەڵمی بووە دەڵێ ئەمجا هاتم هەرچیم دەخوێندەوە لە کتێبەکانی یاسا لە هەموو جۆرە بابەتێک پێشەکی لە دڵی خۆمدا بڕیارم دەدا کە ئەمە ڕاست نییە ئەمە ئەی خوێنمەوە بڕیارەدەم ئەمە ڕاست نییە ئەوە خوێندومەتەوە اینجا دوایی دەستم دەکرد بە لێکۆڵینەوەی تا چاک و خراپی بکەوێتە بەرچاوم بۆ ئەوەی چاکەکەی بگرم و خراپەکەی لە خۆم دوور بخەمەوە هەر شتێک بخوێنمەوە یان ببینم پێشەکی تەماشای وتەکە دەکەم تەماشای خاوەنەکەی ناکەم ئەمە بەداخەوە زۆرێک لە زانایانی ئیسلامی تووشی ئەم خۆ بەکەم زانی نەبوونە ئەمڕۆ بڵێ ئەو قسەیە من وتومە ئەڵێنجا تۆ چی هەروە بەگاڵتە بڵێ کاکەوە ئیمامی فڵان وتوێتی هەروایەکێ لە ناوەکە ئەڵە تاوەتە مادەم ئەو وتوێتی تاوە دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت ئەڵێ هەر شتێک بخوێنمەوە یا ببینم پێشەکی تەماشای وتەکە دەکەم تەماشای خاوەنەکەی ناکەم خاوەنەکەی گەورە بێ قسەی غەڵەتی وتۆ من حەقم چییە جملەوە نیە خاوەنەکەی ئەگە قسەکە ڕاست بوو با خاوەنەکەی مناڵێکیش بێ وتوێتی بە پێی فەرموودەی پێشینین ئەوەی کاڵێ ینی قسەی خەڵک یان نەک حەدیث وتراوە انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال بڕوانە چی وتووە مەڕوانە چێوتی بەداخەوە کۆمەڵگەی ئێمە واتە تەماشای وتراوەکە بکە و تەماشای خاوەنی وتەکە مەکە تاوەکو پێشەکی خۆت نەبەستیتەوە بە وتەیەوە ڕاست بێت یان چەوت ئەڵێ هەر وەک ئێستا باوە ئەوە دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بیاڵێ هەر وەک ئێستا باوە لە نێوان مامۆستاکانی ئاینی ئیسلامدا کاتێک گفتوگۆی لەگەڵەکەی لە بابەتی هەر شتێکەوە پێشەکی پێت دەڵێ فڵان زانە یا فڵان مەزەب وای فەرمووە کەواتە ڕێگەی لێگرتی بۆ چونکە خۆی تەقلیدی فڵان و فڵان کرد ئەمەش گەورەترین هۆی دواکەوتنی نەتەوە موسڵمانەکانە لە ژیانی ئەم جیهانەدا ئەمە دکتۆر مستەفا زەڵمیە بەڕەحمەت بێ فێرمان دەکا پێمان دەڵێ ئاوا بخوێننەوە هەرچی دێتە بەردەستان سێرەتا بڵێنەوە هەڵێ ئەو جا بە لێکۆڵینەوە بۆتان دەرکەوێ ئەوە ڕاستە عەقڵی خۆتان مەدەنە دەستی ئەو کتێبانەی کە نووسراوەتەوە هەمووی ئەجینا ئێمە ئەو کات بە چاوی مردووەکان ئێستا دەبینین لە کاتێکە ئەوە مرۆڤی زمانی خۆیان بوونە ئێمە ئێستاش مرۆڤی زمانی خۆمان بەمەسا هەر قسەیەکی ئیمامی عەلی دوردی خوا لەسەر بێ بیر مەخاتەوە کاڵێ ڕاستی حەق بە پیاو خیاز بکەن نەک پیاو بە ڕاستە پیاو بە حەق خیاز بکەن نەک بە پێچەوانەوە مامۆستادەینە سەر تەوەرێکی تر کە دواتەوەری مژارەکەی ئەمڕۆمانە کە پێویستە بە پەروەردەی ئاینیەوە یان ڕێبازەکانی پەروەردەی ئاینی کاتێکە ئایا چۆن نتوانین ئەم ڕێبازانە کۆکەین یعنی کۆمەڵ ڕێباز هەیە ئێستا لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە چۆن دەتوانین لەگەڵ دقی ئاینە کۆچیان کەیت دایان بەزنی لە واقعات چۆن ئەمانە توانین ینی سازانێکیان بۆ دروستکەین بڕوانە ڕێبازەکانی پەروەردەی ئاینی زۆرن ینی هەر کەس بە شێوازی قسەی لێ کردووە
ینی بەم ڕێبازانە بۆ نمونەیەکێ گوتوێتی ئێمە بە شێوازێکی نەزەری قسەیان کردووە لەسەر شێوازی بنەماکانی پەروەردەی ئاینی تاک بۆ نمونە کەسێکی تر بیردۆزێکی تر هەبووە کەسێکی تر بیردۆزێکی تری هەبوو ئەمە لە زانستەکانی ئیسلامدا زۆرن بەڵام مەبەستم ئەوەیە بڵێم لە دوێنێدا زانایانی کورد خواناسانی کورد عارفانی کورد مەلای کورد لە سەردەمانی ڕابردوودا بەکردەوەکانی خۆیان بە هەڵس و کەوتەکانی خۆیان پەروەردەی خەڵکیان کردووە یعنی ئەو ڕێبازەی کە پێویست بۆ پەروەردەکردنی خەڵک بریتی بۆ لە گفتار و ڕەفتاری ڕاستەقینەی خۆیان یعنی مامۆستا نورسی سەعیدی کوردی بە ڕەحمەت بێ دەڵێ یەکێک لە هۆکارەکانی دەڵێ یەکێک لە هۆکارەکانی کارنەکردن و نەبوونی کاریگەری قسەی زانایانی ئەمڕۆ بەسەر خەڵکەوە ئەوەیە کە زانایان بە خەڵک دەڵێن حەسوود مەبە درۆ مەکە ڕاستگۆ بە ئەڵێمانە هەمووی فعلی ئەمرە هەروە قسەیەکە و ئەیڵەی بەڵام چۆن ڕاستگۆ بم لە واقعدا چۆن بکەین چۆن ئەبێت تۆ ببینم مامۆستای ئاینی تۆ ببینم ڕاستگۆبی چۆن ئەڵێ دەستدرێژی نەکەمە سەر ماڵ و مولکی خەڵکو و چۆن من گەندەڵ نەبم و چۆن من شەهادە تەزویر نەکەم و چۆن من ئەمانە ئەبێ خۆت وابی خۆت وابی اینجا بە خەڵک وا بڵێ جوانە تۆ لەسەر مینبەر بە خەڵک بڵێ غەشمەکەن تۆ غەشت کردووە خۆت لە ئیمتیحانە ئەوە چۆن خەڵک بڕات پێ ناکە مەبەستم ئەوە بڕێبازی ڕاستەقینەی پەروەردەی ئیسلامی ئەو تا کتێب ئەنووسێ پەروەردەی ئاینی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەوە 12 ساڵ ئەخوێنرێ بۆ کاریگەری دیار نییە لەبەر ئەوەی هەمووی شێوازی نەسیحەتی ڕووتی وەرگرتووە شێوازی کردداری وەرنەگرتووە بڕوانە ئێستا خەڵک دێ قورئانت پێڵێ وانە قورئان کەلامی خوایە وانە ئەگەر تۆ بە خەڵکی بڵێ چۆن ئەڵێ پێگەیەکی زۆر مەزنە بۆ تۆ ئاەتێکی قورئان فێری خەڵکەیت و پارەی لێوەرنەگری لە کتێبی بوژاننەوەی مێژووی زانایانی کورد مامۆستا محەممەد عەلی قەرەداغی تەمەند درێژ بێ کارێکی زۆر باشی دەست داوەتێ سەرکەوتوو بێ لە کارەکەیە لە بوژاننەوەی مێژووی زانایانی کووردا بەرگی یەکەم باسی ئەوە دەکات دەڵێ ینی خۆم لە لای کەسێک گینم خوێندووە قورئانم خوێندووە پێیان گوتو حاجی خەجێ ئەم ناوە کوردەواری قەدیمانە حاجی خەجەیەک ئافرەتێکی خواناسی کوردەواری قورئان فێری تۆکە بۆ ئەوەی پارە وەرنەگرێ لە تۆ هەرچەند ئەڵێ خێرمان کردی بێ و خێرێکمان بردی بێ کە بەشی ئەومان بردووە 1000 جار سوێندی داوم توێتی ئەم خێرە بەست بۆ من هاتووە یا بۆ ماڵەکانی تریش چووە وڵای بۆ هەموو ماڵەکان چووە اینجا وەری گرتووە بۆ ئەڵێ ئەگەر بەس بۆ من بێ ئەوە لە بری ئەو قورئان خوێندنەیەکە من فێری ئەوە یەکەم ئەو کاتە خێرەکەی نەما چۆن من شت وەرگرم لە بری ئەوەی کە تۆ فێری قورئان خوێندنەکەم و پارەی لەسەر وەربگرم خۆی نمونەیەکی عەمەلی نمونەیەکی عەمەلی جوان بووە تۆ زانی ئەمانەت و ئێستا باسی گەندەڵەیەکین زانای گەورەی کوردی ڕۆژهەڵات خەڵکی شنۆ 550 هیجری وەفاتی کردووە یعنی نزیکەی 900 ساڵێ نزیکەی 900 ساڵێ لەمە بەرۆفاتی کردووە مامۆستا عەبدولعەزیزی کوڕی مەلا عەلی کوڕی عەبدولعەزیزی خەڵکی شنۆ جابترۆن شنۆ بێ بۆ سلێمانی بێ بۆ کەرکووک بچی بۆ بەغدا لەو سەردەمە زوانە بچی بۆ بەغدا و لەوێ کە بگەڕێیتەوە بۆ شنۆ ئەنجا بیر بکەیتەوە بڵێ من ئەم پێنووسا ئەم قەڵەمەم لە بەغدا لە فلانە کەس وەرگرتووە بە ئەمانەت و خۆ لە بیرم چوو لەگەڵ خۆم هێناومەتەوە لە شنۆوە بگەڕێتەوە بۆ بەغدا بۆی بەریتەوە بڵێ ئەمە ئەمانەتە منێ بۆ بیگەڕێنمە شوێنی خۆی ئێتۆ ئێستا ئەمە بەراورد کە ئەڵێن بەراوردی کە لەگەڵ ئەمڕۆدا چەند بانگبێژ و چەند چۆن ئەڵێ قادیم و چەند قورئان خوێنت هەیە کە موچەش وەرەگرێت لە ئەوقاف داوامیش ناکە تۆ ئەمە بە ئەمە کارەسات نییە چۆنە بێتە نمونەیەکی بەرز کەواتە ئەمانە هەمووی پێمان دەڵێ لە ڕاستیە ئاین لە جوانیەکانی لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا دوێنەی کوردەواری پەروەردەی دەستی مەلای ڕاستەقینەی کوردەواری زانای ڕاستەقینەی کوردەواری عارفی ڕاستەقینەی کوردەواری ناڵێ بە قسەم بکە و بە عەمەلم مەکە ئەڵێ بە عەمەلم بکە عەمەلیان هەبووە کاریان هەبووە بەکردەوەی جوان دینیان پێشکەش کردووە هەموو ئەمانە پێمان دەڵێ زۆر گرنگە ئەگەر ئەمانەوێت جوانیەکانی ئاین لە کۆمەڵگەی کوردستانی ڕنگ باتەوە با بچینەوە خزمەتی زانەکانی خۆمان با بچینەوە خزمەتی ئەدەبیاتی خۆمان با بچینەوە خزمەتی تێگەیشتنی کوردانەی خۆمان لە ئاین جوانە مامۆستا دەستکانت خۆش مامۆستا زۆر سوپاس بۆ بچوونەکانت بینرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخوای مەزنتان ئەسپێرم هەر شاد بن.